سەرۆکێ بەرێ فەرەنسا دەبێژێک و مخابن بۆ پێشاتێن ڕەوشە سووریە و ئەو ئالین و مانە دخواست سەرکەفتن ژا ڕژێمە سووریە بگرە حتاکو ڤلادیمیر پوتین و ڕەجەب تایب ئەردۆغان دێ هەفدیتنەکەدا لەگەڵ ئاژانسە نوچیانیا فرانس پرنسیا فەرەنسی فرانسوا ئۆلاند سەرۆکێ بەرێ فەرەنسا ڕاگەهاند کۆ ڕژێمە ئەسەد و تورکیا دخوازن کوردان ژناڤ ببن ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا بە سەربازی هاتە ناوەخەکە سووریەدا و ئاشتیە بەرقەرار بکێ لەگەڵ ئێرانێ پشتەوانیا ڕژێمە ئەسەد کرد و ڕژێمە ئەسەد ژەروخانێ ڕێزگارکردن. هەروها ئۆلاند تەکەس کرد و گوت کوتەوە وڵاتن ڕۆژ ئاڤایەن کۆ پشتەوانیا مافێ بریاردانێ لێ چارەنویسێ دکن و بانگە مافێ مرۆڤان دکن دێ دەمە نەهادە هەپەیمانێن وانک و کوردن ژناوچەین خوا تێنە دەرخستن و دژمنێن کوردان چەکدارن داعشێش زیندانان ئازاد دکن دەکو دووبارەوان ڕێک بخون و بۆ ئارمانجێن خوا بەکاربینن. دێ بەردەوامیە گوتنا خۆدا سەرۆکێ بەرێ فەرەنسا گوت و پێویستە دەدەمە نهادە دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکا بەرچاڤڕوونیە دەربارەی سیاسەتە ئەمریکایە دژبەری یەک بدێ کۆ دە ئەنجامێدا ئەو ئالین و پێویست بۆ لە سووریە سەرنەکەون سەرکەتن و تەڤە وڵاتێن یەکێتیە ئەوڕۆپا بەرژەوەندین خوا لوێ دەرێ ژەدەستدان. هەردوو هەپێنجی و نە پەرلەمانتارێن فەرەنسا داخواز کردن و تورکیا ژە هەپەیمانیا ناتۆ وەرێ دەرخستن و فەرەنسا ژیەکەم ڕۆژڤە ئێریشا تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستانی ئیدانەکرد و داخوازە ڕاوەستانە ئێریشێ کرد.